لە ماوەی 5 ساڵی ڕابردوو سێلاف هاودەڤەری باڵەکاتی گرتەوە و بەهۆیەوە زیاتر لە 150 خێزان زەرەرمەند بوون کەچی تاوەکو ئێستاش حکوومەت هیچ خێزانێکی قەرەبوو نەکردوتەوە. حاجی ڕەسوول محەممەد دانیشتووی گوندی دەربەندە لە باڵەکایەتی کاتی هاتنی لافا و تەواوی ماڵەکەی کەوتە ژێر ئاوەوە. ئەو دەڵێت نەک قەرەبوو نەکرامەوە ئەو ئۆتۆمبیلەی کە هەمبوو لە بەردەرگا لافاو بردی و هەر نەمدۆزیەوە. حکوومەت لە جیاتی قەرەبوو لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەو غەڕامەیی لەسەر ئۆتۆمبیلەکەم بوو لێی وەرگرتم. سیارەکەم بە لافاوێدا چوو لە چۆمالێ بەس شاسێکم دیتەوە. شاسێکی حکوومەت گوتی دەبی بینەوە ئەمروری لۆ خاترەوەی سقوتی بە ڕقەمەکەی بکەیت. بردمەوە لەوێن دەرێ تەسمیلم کردنەوە گوتیان هەڕوو نازانم گوتیان هەڕۆ ڕقەمی چهۆ دەچوی. چووم لەوێن دەرێ لەکنمە بوو تەعویزی سیارە بێدەنەوە وەڵا لەوێ سیارەکەت ئەوەیە لەسەرە. غەڕامەیە لەسەرە غەڕامەی چەندە نزانم 170 بوو 160 بوو چەند بوو. ئەویشمان دەفەح کردێن و خاترەوەی ڕقەمەکەم لێ وەربگرنەوە. ڕێژەی زۆری زیانەکانی لافاو لە ساڵانی ڕابردوو لە ناوچەی باڵەکایەتی بەرگوندی سەرنەوس کەوت. ئەوان دەڵێن چەندان لێژنەی پەرلەمانی هەرێم و بەغدا هاتن و خەمڵانی زیانەکانیان کرد بەڵام هیچ هاوڵاتیە قەرەبوو نەکرایەوە. هۆکاری زۆری زیانەکانیش کە بەریان کەوت بۆ پردێکی هاتوچۆ دەگەڕێنەوە کە ئێستاش گۆڕانکاری تێدا نەکرایە و لە ئەگەری بارانبارینی زۆر مەترسید و بارەبوونەوەی دروستبوونی لافاو هەیە بۆ ناو گوندەکەیان. خەرەبۆکە ئانووسرایە برانارانی پۆلیسی وەرتی هاتن نووسیان وەکو لیژدا هاتن نووسیان بەڵام چی بەدواوە نەبوو کاکە ئەمە کوڕەکەم خۆبوو بەسەرا سێ ماڵە کوڕم دەگەڵ خۆم مەسەلا ئەبوو خەساراتەکی یەک شتن نەما لە ماڵێ یەک شتن نەما. بەڵام تا ئێستا حکومەت هێرێمی کوردستان قەرەبووی نەناردووە کەس قەرەبوو نەکرایەوە. ئێستا حکومەت لافا و ماوەی ڕابردوو لە دەهۆکات حکومەت هەستا بە قەرەبووکردنەوەی سەرجەم هاوڵاتیانی دۆک و بێدانی شوقە و سەرجەم پێداویستەکانی ژیان بەڵام لەو گوندا تا ئێستا حکومەت هیچ قەرەبووشی نەکردوێتەوە. حکومەت لە خەمی خەڵکدانە فەرق و جیاوازی دەکات لە بینی ناوچەک بۆ ناوچەکانی بۆ نمونە ئێستا لە دۆک هەموو خەڵک قەرەبووکرایەوە بەڵام لە باڵەکایەتی تا ئێستا حکومەت قەرەبووی کەسی نەکردوێتەوە. لە لافاوەکانی 5 ساڵی ڕابردووی ناوچەی باڵەکایەتی جگەلەوەی زیانی زۆر بەر هاوڵاتیان گەیشت لە دۆڵی باڵەیانی ناوچەی باڵەکایەتی لافاو سێ پردی پەڕینەوەی بردووە و تەنها بە شێوەیەکی کاتی دروست کراونەتەوە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوو سێ لافاو ناوچەی باڵەکایەتی گرتەوە بەهۆیەوە 153 خێزان زەرەرمەند بوون دوای پێکهێنانی چەندین لێژنە و لێژنەکاری بەڵام هیچ یەک لەو خێزانانە قەرەبوو نەکرانەوە. ئازاد و مراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.